تەفگەر شێرکۆ جیابەوە ئەو دەنگۆیانە ڕاستن دەربارەی جیابوونەوەی خات و تەفگەر لە هاوسەرەکەی تەنها لە ماوەی 3 ڕۆژ هەم مارەکرا و هەم گوازراوە و ماوەی 3 مانگە دوای هاوسەرگیریان دەنگۆی ئەوە بڵاوبۆتەوە گوایە جیاو بوونەتەوە وەقات و تەفگەر لە سۆشیال میدیا لە لاپەڕی فەرمی خۆی هاوسەرەکەی ئەم فۆلۆو کردیە و واروها خات و تەفگەر دەربارەی ئەو بابەتە چی دەڵێتن تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سەری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و سەبسکرایب دوینەچێ واروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ هۆڕەخنەوە پێشنیارێک ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. خانمی شۆخوشەنگ و پێشکەشکاری بەتوانە خات و تەفگەر شێرکۆ ئەو خاتونەی هەموو کاتێک جێ باچ و خواسە هەم لە پرۆگرامەکانی و هەم لە هاوسەرگیریەکەی زۆرترین کاردانەوەی لە لای خەڵک دروست کرد. خات و تەفگەر لێ سادا تەمەنی 30 ساڵە و خەڵکی شاری سلێمانیە لە 2014 ئەو خاتونە دەرکەوتووە لە کەناڵی NRT واروەها لە نالیە FM و XYZ چەندین پرۆگرامی پێشکەش کردو ئەو خاتونەیە. خات و تەفگەر چەند ڕۆژێکە دەنگۆی ئەوە بڵاوبۆتەوە کە لە هاوسەرەکەی جیابۆتەوە بەڵام زۆر نابێ هاوسەرگیری کردووە نزیکەی 3 مانگ دەبێتن. خات و تەفگەر هەموو خەڵک کاتی هاوسەرگیری کرد تووشی شۆک بوون لەبەرەوەی بە 3 ڕۆژ مارەکرا و گوازرایەوە. سەرەتای مارەکردنی یەکەم وێنەی بڵاوکردنەوەیان خەڵکێکی زۆر ڕەخنیان لە زاوە زێڕینە گرتبوو لەبەرەوەی قژی دانەی نابوو بەجلی کردیەوە لەگەڵ خات و تەفگەر وێنەی گرتبوو و چەندین کۆمنتی نەگەتیڤیان بۆ ڕۆیشت بەڵام دوای 3 ڕۆژ هاوسەرگیریان کرد هەردووکیان بە شێوازێکی کوالێتیەکی زۆر باش دەرکەوتن و هەموو خەڵک پیرۆزبای لەو دوو کەسایەتیە کرد. ئەو زانیارانەی دەربارەی ئەو خاتونە و هاوسەرەکەی بە ئێمە گەیشتووە. بە قسەی کەسە نزیکەکانی خات و تەفگەر شێرکۆ پێشکەشکاری دیاری NRT دوای کەمتر لە 20 ڕۆژ لە دەستگیرانداری جیابوونەوە بە پێی زانیاریەکان تەفگەر شێرکۆ بە شێوازێکی سوودفە بەبێ هەبوونی پەیوەندی هاوسەرگیری کردو. دوای ئاهەنگی مارەکردن جیابۆ و چەند کەسێکی نزیکی تەفگەر باسییان لەوە کرد بۆ پێی هاوسەرگیری بۆ وڵاتێکی ئەوڕۆپی بوو بەجلی سپیەوە ئاهەنگەکەیان کرد بەڵام دەرەنجام دوای کەمتر لە 20 ڕۆژ لە مارەکردن تەفگەر دەستگیرانەکەی جیا دەبنەوە. واروها وا دەڵێن زۆربەی ئەو کەسانی نێزیکی ئەوان دەڵێن تەنها بۆ کاروباری چوونە ئەوروپا ئاهەنگەکەیان کرد و جلی سپی لەبەر کرد نەوەک ئاهەنگی ڕاستەقینە نەبوو ئەوە تەنها بۆ ئەوە بووە بۆ کار و چالاکی ئەوە دروست بکەن بۆ ئەوی بڕاتە دەرەوەی وڵات بەڵام هەزوو بەزووی دوای 20 ڕۆژ لە یەکتری جیا دەبنەوە. تەفگەر خان لە 21 سپتێمبەر کە دەکاتن مانگێک دوای ئەوەی کە دەنگۆی ئەوە بڵاوبووت و هاوسەرگیری کردەوە وێنەوە ڤیدیۆکانی خۆی بڵاو کردەوە لە پۆستێکی نووسیوێتی درۆ و ڕاستیەکان ناشاردرێنەوە تەنها تاخیریان دەکەن. ئەوەش دوای ئەوە دێتن ئەو خاتونە دوای مانگێک لە هاوسەرگیری ئەو قسەیە نووسیۆ لە پۆستێکەوە وێنەی خۆی بڵاو کردوتەوە. لەو چەند ڕۆژەی ڕابردوو ئەو خاتونەیە هاوسەرەکەی ئەم فۆلۆو دەکاتن و وەگژ ئەو وێنانەی کە لەگەڵ هاوسەرەکەی گوتوێتی هەمووی ڕەش کردوتەوە بۆیە ئەو دەنگوانێک کە باز دەکرێتن لەوە دەچێتن ڕاست بێتن بەڵام تاوەکو ئێستاکە بە فەرمی خات و تەفگەر یان هاوسەرەکەی بە هیچ جۆرێک ڕووکردنەوەیان نەدا و ئەو بابەتیان پشتڕاست نەکردوتەوە. ئایا ئەو دەنگوانەی لە سۆشیال میدیا بڵاو بۆتەوە و پێیجەکان پۆستیان لەسەر دەکەن ئەو دەنگوانە ڕاستن یان دوورن لە ڕاستی. واروەها خات و تەفگەر تاوەکو ئێستاکە بێدەنگی هەڵبژاردەوە لە پرۆگرامەکانی لە کەناڵی NRT هەروەکو پێشووتر لە کار و چالاکیەکانی لەو کەناڵە بەردەوام و پرۆگرامەکانشی تاوەکو ئێستاکە بەردەوامە و ئەو خاتونێ ئەگەر ئەو دەنگوانە ڕاست بن دەربارەی جیابوونەوەی بە نێزیکترین هاوسەرگیری دادەندرێتن و بە نزیکترین جیابوونەوە دادەندرێ لەبەرەوەی هەموو پرۆسەکە نزیکەی 3 مانگی خایاند مەبەسمان ئەو کەسەیە کە بە ناوبانگە
تاوکو ئێستا لە کەسە بەناوبانگەکان بینیومانە نزیکەی ساڵێکی خایاندووە، بەڵام ئەو خاتونەیە نزیکەی 3 مانجی خایاند. هیوادارین ئەو کەسایەتیە و هەموو کەسایەتیە بەناوبانگەکانی سۆشیال میدیا جانێکی خۆش و سادە و ساکاریان هەبێتن و هیوادارین ئەو دەنگویانەی دەربارەی خات و تەفگەر کە بڵاو بۆتەوە ڕاز نەبێتن و تەنها دەنگویەکی سۆشیال میدیا بێتن. بەڵام ئەگەر واش بێتن ئەو خاتونەیە کەم ئافرەت نییە و دوایان ئافرەت نییە کە هاوسەرگیری کردبێتن و جابوو بێتەوە. ئەمە لە ئێستادا لە ناو کەسە بەناوبانگەکان و کەسی زۆر ئاساییش شتێکی ئاسایی بۆ تۆ لەگەڵ چەند ساڵێک پێش ئێستا بۆ خاتونێ لە پرۆگرامێکدا بەشدارە لە کەناڵی NRT دەربارەی کێشەی خەڵک قسە دەکاتن و تاوکو ئێستا کە چەندین ڕقنەی لێگیراوە ئەو ماوەیەک پێش ئێستا بینیمان بە شێوازێکی زۆر سیر وەڵامی یەکێک لە بەشداربووانی پرۆگرامەکەی دایەوە و پاش ئەوەی کە بۆ شێوازە وەڵامی داوە پاش ماوەیەک بزر بوو لە کەناڵی NRT هیچ پرۆگرامێکی نەما، بەڵام دواتر دووبارە گەڕایەوە هەمان پرۆگرام و بە هەمان شێواز و هەمان ستایل بەردەوامە تاوکو ئێستا کەش کە ئێمە قسەی بۆ ئێوە خۆشەویست دەکەین لەو پرۆگرامە بەردەوامە و خات و تەفگەر یەکێکە لەو خاتونانە و یەکێکە لەو پێشکەشکارە کارەکتەرانی کە لە ناو تیڤ و سۆشیال میدیا بینێرێکی زۆر هەیە و زۆربەی خەڵک پشتگیری ئەو خاتونەیە دەکەن و خەڵکێکیش پێیان وایە زۆر ڕقا لە کارەکتەری وەڵامدانەوەی و هیوادارین هەرچی کەسایەتی ناو سۆشیال میدیا بەناوبانگەکان هەیە و کەسایەتی ئاساییش کاتێک دەڕۆنە ناو ئەو پرۆسەیە و هیوادارین زۆر باگاییەوە بسە ناو پرۆسێ لە بەرەوەی پرۆسێکی زۆر ناسکە هەموو کاتێک لە ناو کوردەواری قسەیەک هەیە دەڵێتن هاوسەرگیری دەکەی یاخود ژن دێنی وەکو شفتی وایە هەندێک جار ناوەکەی سپی دەبێتن و پڕ نەحمە دەبێت هەندێک جاریش ناوەکەی بۆش و سپی دەبێتن. هیوادارین ئەو کچان و ئەو کوڕانەی کە ژیانی هاوسەرگیری پێک دێنین شفتەکەی هەموو کەسێک سوور بێتن و هیوادارین هەموو لایەک سەلامەت و تەندروست باش بێتن. ئایا ئەم هۆکارە بۆ چ دەگەڕێنیەوە ئەو کەسایەتیانێ ناو سۆشیال میدیا ئاوا بەزووی هاوسەرگیری دەکەن و جیا دەبنەوە هۆکارەکەی چییە؟ بۆمان لە کۆمنت بنووسە. زۆر سپاس بۆ سەیرکردنی تاوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستانیا خودیانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە. وەروە لایک و کۆمنت و شێر بیر نەچێتەوە سەبسکرایبی کەناڵەکەما بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمین کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکەن لەبیرتان نەچێ بۆ ئەوەی ئاگاداری نوێترین هەواڵ بوون بە ناوی کلیل میدیا هەموو کاتێک باشترینەکان ببینن لە کلیل میدیا.